یەکێک لەو بابەتە هوەری و فیلم سازانی کە لە ڕۆژی پێشوە قسە باسی لەسەرکراون نمایشکرا ئەویشی چێک بوو لە فیلمانەی کە بە ناوی مافی دەنگدان بوو لە خانمانە ئەمە یەکێک بوو لەو فیلمانی کە لەلایەنێک لە ڕێکخراوە خێرخوازیەکانەوە کاری لەسەرکرا بۆ قسە باسکردن لەسەر فیلمەکە بۆ ئەوە بووە کە بتوانن باس لە سەر مافی دەنگان و بە تایبەتیش خانمان و بەشداریکردنیان لە دەنگدانی خۆیان و هەڵبژاردننی چارە نووس و ڕێکارەکانی خۆیان بابەتێکی گرنگە بە نمونەی بەشێک لە وڵاتانی جیهان ئاژمار کراوە لە نێو فیلمەکە کە چۆن خانمان لە وڵاتانی جیهان کاریان کردو لەسەر دەنگدانیان لەسەر چارە نووسی خۆیان فیلمەکە لە دووتوی بابەتێکی فیلمی سینەمایان نمایشکرا و دواتریش گفتوگۆگرا لە نێوان ئەو کەسانەی کە بەشدار بوون لە سینەما سالمی شاری سلێمانی و کۆمەڵک لە خانمان و ژنان تێدا بەشدار بوون و گفتوگۆیان کرد لە باری بابەتەکەەوە بابەتێکە بۆ ئەوەی کە خانمان چۆن کۆمەڵک نمونە هەیە لە وڵاتانی جیانە بە تایبەت لە بریتانیا و کالیفۆرنیاوە بە تایبەتیش بۆ سەدەکانی هەژدە و دواتریش لە یەک لە دوای قۆناغەکانی ژیان و ئەو شۆڕشانی کە بوون و لە هەمان کاتیشە و گۆڕانکارانی بەسەر قۆناغی ئەدەب و هونەرە هاتووە بە هەمان شێوەش لە بابەتی سیاسیە گۆڕانکاری بەسەر هاتوو بەشداریکردن و هەڵبژاردنیان لە کاردانەوەکانیان بۆ بابەتی گشتی و گشت برسی و ئەوانەی پەیوەندی بە میلەت و خەڵکی سڤیلەوەیە بتوانن بەشداری بکەن ئەمەش ئەم فیلمە هاندانێکە بۆی خانمان هەوڵن بەشداری بکەن و بتوانن قسەی خۆیان هەبێت لەسەر و بابەتانی کە هەیە. ئێواری شەممە 11 نوێ 2021 لە هۆڵی سینەما سالمی شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارێک لە کچان و ژنان لەلایەن ڕێکخراوی ڤایۆلێتەوە کە کار لەسەر پەرەپێدانی تواناکانی کچان و گەنج دەکەن فیلمی مافی دەنگدان نمایشکرا کە باز لە ڕۆڵی ژنان لە لەندەنەکە کە لە ساڵی 1912 چۆن خەباتیان کردووە بۆ بەدەستهێنانی مافی بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکانی وڵاتدا و سەرڕای هەموو ئەو چەوسانە و کارکردنە زۆری ژنان بەڵام چاونە ترسانە هەوڵی بەدەستهێنانی مافەکانیان ناوە لە کۆتایی فیلمەکەدا دەرگای گفتوگۆ بە سەر ئامادەبوواندا کرایەوە و گفتوگویان لەسەر هەموو ڕەهەندە جیاوازەکانی فیلمە کەو ئامانجی فیلمەکە کرا دواتر ومێدیان خواست کە ئەم پرۆژێ بەردەوامی هەبێت و ڕێکخەرانی پرۆژەکە فۆرمی ڕاپرسیان دەربارەی بەردەوامبوونی پرۆژەکە و فیدباکی ئامادەبووان بۆ ئەم جۆرە کارە بەسەر بینەران دەدا بەش کرد. ئالەیەک دانم.